حي على الفلاح. بۆیە ڕۆژهەڵات ناسێک قسەیەک ئەکا زۆر عەجیبە خۆشەویستەکانم. ئەڵێ ئەگەر ویستت هەر ئوممەتێک، هەر گەلێک، هەر نەتەوەیەک، هەر شارستانی و حەضارەتێ بڕوخێنی، ئەوە سێ شت هەن، سێ جەوهەر هەن، سێ خاڵی بنەڕەتی و ئەساسی هەن. لەم سیانە بدا ئەو ئوممەتە، ئەو گەلە، ئەو نەتەوەیە، ئەو نیشتیمانە، ئەو شارستانیەتە خۆی ئەڕوخێ، خۆی تەسلیمت ئەبێ. یەکەم لە خێزان و دایکەوە دەست پێ بکە. إذا أردت أن تهدم حضارة فعليك بثلاثة أسس. أولا عليك بهدم الأسرة. لێدانی خێزان بە دەرەجەیەک دایک وا لە دایک بکەم مەشغوڵ بێ، سەرقاڵ بێ بەچی؟ بە دەوروبشتی خۆیەوە، بە دەوامەوە، بە وەزیفەکەیەوە بیری بچێ ئەرکی سەرەکی دایک چییە؟ ڕۆڵی دایکایەتیە، پەروەردەکردنی مناڵە. گەورەترین شەهادە بۆ ئافرەت بەخێوکردن و پەروەردەکردنی مناڵە. ئەگەر لەمەیە سەرکەوتوو بوو، بەتوانا بوو، هێزی زیاتری هەبوو، قووەتی زیاتری هەبوو، قەینا و کاتە وەزیفەیەکی کە بکە. بەڵام نەک ئەوە بواز لێ بێنێت تاو بدا لە وەزیفە و بۆ پارە بۆ مەعاشی بێ. یعنی زۆر سەیرە ئێستاکە بەیانان زوو حەزەکەن بڕۆن لە لای داینگە و حەزانەکان ڕابوەستن، بە دەیان و سەدان مناڵی شیرە خۆرە ئەهێنی ئەم دایکە. تەسلیمی ئافرەتێکی کەی ئەکا مقابلی چەند دیرهەمێک بۆ ئەوەی مناڵەکەی بۆ بەخێوکا، خۆشی ئەچێ بۆ وەزیفە و بۆ دەوام. دایکێک ئەگەر 6-7 سەعات مناڵێ بەجێ بهێڵێ لە نازی دایکایەتی، لە سۆز و عەتفی حەنانی ئەم دایکە بە دوور بێ، لەناو کۆمەڵێ مناڵە پەروەردە بێ و پێ بگەێنرێ، لە ژێر دەستی دایکی خۆی نەبێ، ئەبێ چاوەڕێی چی لەو مناڵە بکەیت. بۆیە خاڵی یەکەم لێدانی خێزانە و ڕۆڵی دایک بە دەرەجە یەک. وا لە دایک بکە شەرم بکە و پێی عەیب بێ بڵێ من دایکم، پێی عەیب بێ بڵێ من ئومم، پێی عەیب بێ بڵێ من پەروەردەکەری جیلێکم. ئەو ڕۆڵە لە دایک بسەنەوە، ئەوە ئیشێکی گەورەمان کردووە. دووهەم هەدم التەعلیم، زانست، زانیاری، خوێندنگا، ڕۆشنبیری و سەقافە بڕوخێنە، کاولیکە، لێی بە. مامۆستا لە پێشاو خەڵک ناشرینکە، موچە و مەعاشی ببڕا، سوکایەتی و ئیهانەی پێ بکە، زەلیلی بکە، هەر ڕۆژە بڕیارێک دەربکە لە وزارەت دژی مامۆستا لە بەرژەوەندی قوتابی، دژی معلم بەڵام لە مەسلحەتی متعلم بێ. بەم حاڵەتە ئەتوانی حەزارەت لە ناوبەری. خاڵی سێهەم لێدانی قدوە و پێشەنگەکانی ئوممەت، بە تایبەت عولەما و زانایان. گومان بخە سەر عولەما ئەهلی دین، گومان بخە سەریان، گومان بخە دڵی خەڵکەوە، خەڵک بە چاوی گومانەوە سەیری عولەما و ئەهلی دین بکە، بە چاوی گومانەوە لیان بڕوانەیە. بەردەوام 1000 خەت 1000 ناو ناتۆرە لە دوای مامۆستا و مەلا و مێزەر بەسەرەوە بێ. بەم شێوازە کە کاتێک قدوە و پێشەنگێک نامێنە ناو حەزارەت و ئوممەتێ، لەم سێ ڕێگایەوە ئەتوانین حەزارەتەکان لە ناو بەرین، ئەتوانین ئوممەتان تێبشکێنین. بۆیە خۆشەویستەکانم ئەگەر دیقەتی دایک بین، دایک وەچەمان بۆ ئەخاتەوە، ئەشخاصمان بۆ دروست ئەکا، بەڵام قوتابخانە ئەفکارمان بۆ ئەهێنێ، بیر و بۆچوونەکانمان بۆ دروستەکە. لەم دوانەدا لە بینی هەردووکیانە قدوە و پێشەنگمان بۆ دروستە بێ. بەڵام بەداخەوە ئێستا کە ئێمە ئەیبینین، بە تایبەت لە ڕووی تەعلیم و زانستەوە کە ئەبینین زانست، تەعلیم، پەروەردە و پێگەیاندن لە وڵاتی ئەمە بەچی ئاقارێکە ئەڕوا. چیان لێ کردووە؟ ساڵی نوێی خوێندن دەست پێ ئەکا، نیوەی قوتابخانەکان پەرتووک و کتێبیان بۆ نەهاتووە. ئەمە شتەکەم عەمدەنە، متەقەسیدە بۆ ئەوەی قوتابی بڵێ ئەوەتانیا تلاواتە، مامۆستاش بڵێ من کتێب نەهاتووە، منهەج نەهاتووە، دەرسەکەت دەرس بەچی بڵێمەوە؟ من منهەجم نییە، ناتوانم دەرس بڵێمەوە. لەم لاوە مامۆستا بیرەکاتەوە ئاخۆ کەی ناوی ئەم بچێتە سەر لیستی مەعاشەکە، کەی ناوی ئەم دێت و مەعاشەکەی وەربگرێ. ئەمانە هەمووی پیلانە بۆ ئەوەی وڵات ئەوەنەی تر کاول بێ، ئەوەنەی تر بەشخوراو بێ، ئەوەنەی تر نەکبەت بێ. چونکە کاتێک علم و زانست و زانیاری نامێنێ، خۆشەویستەکانم، خەڵکێکی نەزان دێنە ساحەکە.
بۆیە پێغەمبەر عەلەیهی الصەڵاتو وەسەلام فەرمیێ ئیذا ئوسنیدە الئەمڕ إیلا غەیری ئەهلیه فانتەظیری الساعە ئەگەر ئەمانەت درایە دەست کەسانێکەوە کە شایەنی نەبوون کە ئەهل نەبوون بۆ ئەو شوێنە ئەوە چاوەڕێی قیامەت بکە. قیامەت بە معنای ئەوە نا ئاخر زەمان دێ، یعنی ئیتر کوشتار زۆرە بێ، فەساد زۆرە بێ، گەندەڵی زۆر ئەبێ، خراپەکاری زۆر ئەبێ، بێئەدەبی و بێڕەوشتی پەرژین بێ لە مەجلیس و مەقامەکەمان زۆر ئەبێ، ڕێز نامێنێ، ئیحترام نامێنێ و گەورە و بچووکی نامێنێ، سیلەی ڕەحم نامێنێ، حورمەت نامێنێ. ئەمە بووە چونکە تۆ علمت نەیەش، لە ڕێی علمەوە ئینسان فێری ئەم شتانە ئەبێ.